بینەرانی عزیز و خۆشەوی سڵاوتان لێبێ و کاتتان باش خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بانیژەیە پێتان شادەمەوە. گفتوگە و باسوخواسی ئەم جارەی بەرنامەی بانیژە دەربارەی ڕەخنە و ڕەخنەی ئەدەبی و پرسی ڕەخنە و گفتوگۆ دەربارەی ڕەخنە ئەبێت. ئەپرسم ئایا ئێمە ڕەخنەمان هەیە و بە جۆرە لە جۆرەکان ڕەخنەی ئەدەبی ئێمە لە چ قۆناغێکایە و پەیوەندی ڕەخنە و هزر چییە، ئامادەی هزر لە ناو ڕەخنەیە و ئامادەی جوانی و ئستاتیکا و هەموو ئەم پرسانە گفتوگۆەکەم لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا هەندرێن کە نووسەر و مامۆسای زانکۆیە بە خۆشحاڵیەوە بە سەردانێک لە سلێمانی وەروها خاوەنی بڕوانەمەی ماسەرە لە مێژووی هزرەکانە لە وڵاتی سوید کە بە سەردانێک لە شاری سلێمانیە و هەلەم قۆسە و بووی بتوانم بیدوێن و گفتوگۆیەکی لەم جۆرە بکەم لەگەڵ بەڕێزیانە. مامۆستا سڵاوت لێبێ و بەخێر. سپاستان دەکەم. ئەوەندەی دوور و نزیک ئاگام لە ئیشەکانتە بە جۆرە لە جۆرەکان مهتەمی بە بابەتی ڕەخنە و ڕەخنەکاری و نووسینی ڕەخنەی و جگە لەوەش خۆشت یەکێکی لە شاعرە نوێخوازەکان ئەمەوە پرسەکە لەوە دەست پێ بکەم کە ئێمە لە ناو ڕەخنەی ئەدەبی ئێمە بە جۆرە لە جۆرەکان هەمیشە پرسێگەیە زۆر جار دووپات کراوەتەوە کەم تا زۆرێک بە ڕێزی شێ ئاماژت پێیاوە نائامادەی هزر لە ناو ڕەخنەی ئەدەبی ئێمە بە شێوە گشتیەکەی. من ئەمەوە پرسیارەکەم بەم جۆرە دەست پێ بکەم، نائامادەی زانست یان نائامادەی هزر ڕەخنە بەوە دەست پێ بکەین یا بەوەی بەسینەوە سەرتاکەی لە هزرەوە لە دایەگە بیا لە زانستەوە، ئایا ڕەخنە زانستە هزرە یان جۆرێک لە سەلیقەیە؟ ئێمە چۆن بتوانین وەڵامی ئەم پرسیارە بینەوە؟ بەڵێ هەڵبەت زۆر سپاس بۆ میوانداریەکەتان، هیوادارم ینی بەردەوام بن و سەرکەوتوو بن. سەبارەت بە ئەو بابەتەی ینی هزر و دەق و ئەدەبیات بەگشتی تاوان ئەوە دەزان ینی ئەمە تێبگەین کە پێش فەلسەفە و پێش زانست ئەدەب هەبووە، ینی واتە ئەدەب ڕۆڵی دایکی هەموو زانستە، دایکی فەلسەفەیە، دایکی زوانم یانی زانستە معریفیەکانە بەگشتی و تەنها زانست و شتەکانیشە. هەر بۆیشە ببینی ئەفلاتۆن و ئەرستۆ و فەلسفەکانی وەسەن سەرەتا دەگەڕێنەوە لەسەر خاچی کەرەسەی هۆمیرۆس و ئەلیادە و ئۆدیسای هۆمیرۆسەوە زیاتر قسە دەکانیان دەفەلسەفێنن، واتە هزر بە سیستەم دەکەن. بۆیە بەلای منەوە یانی ئەوەی کەم تێبگەم ڕەخنە ئەدەبیات خۆی هزرە، ینی زانست نییە. مەسەڵەن کە دەڵێن زانست لە کوردستان مەسەڵەن تا ئێستا ئەومان کێشەشمان هەیە لەوەی ئەکادیمیا و زانست. کە دەڵێن زانست مەسەڵەن لە پێناسەی زانستدا زیاتر زانست شتەکان دەگرتەوە، فیزیا و چیمیا و بیرکاری و تا دوایی. بەڵام کە دەڵێن مەسەڵەن ئەکادیمیا ئەنی زانستە مرۆڤایەتیەکان دەگرتەوە. بۆیە من پێم وایە ئەدەب ڕەخنە بزاوێکی هزریە لە باڵێ خاوەن دیسپلین زەبط و ڕەبط و چوارچێوێکی خۆیتی ئەوە دوایێ ئەو توێریانە مەسەڵەن کە دەڵێن مەسەڵەن بۆ من لە زانستیانە ڕەخنەکەی نووسیە یان ڕەخنە زانستیە. ئەوە لە سەدەی 19 و 18 دەست پێ دەکات ڕاستیەکەی وە دیاری کراوەی کۆتایی سەدەی 19 کە ئەوانە لە با بڵێن لە ڕێگای دیسپلینی زانستیەوە بەو شێوەیە کە شێوەی نووسینی لۆژیکی بوونی بەو شێوەی، بەڵام خۆی هەر لە سەرەتاشدا ڕەخنە هەم ئەدەب جۆرێک لە لۆژیکی خۆی هەیە، ینی واتە لۆژیک مەنتیق یان ژیربێژی. ڕاستیەکەی بەر لەوەیە کە ئەمە خوێنیتمان و دەخوێنین لە سەدەی 19 و ینی واتە زانستی نوێ کە بەو دیسپلینەی خۆی هەیەی پێناسەی زانست کردێ، بەڵام هەر لە بیدایەتدا ئەدەبیات خۆی هارمۆنی هەیە، هاو ئاهەنگی هەیە، ئەو هاو ئاهەنگیە خۆی مەنتیقە ینی زانستە. ئەگەر بێت و دیگە تەماشای ئەمە دەقی ئەدەبی بکەین ینی یان ما بڵین ئەگە باسی ڕەخنە بکەین دەبێ ئەوگوتمان لەسەر ڕاستیە قسە بکە، ینی ڕاستی حەقیقەت. ئەگەر بێت و ینی ڕەخنە لۆژیکێکی نەبێ، ینی دەق لۆژیکی شتێدا نەبێ، هەر دەق بۆ خۆی ینی بەدەر لە واقع پێچی نەناو واقعدا نەبێ، یعنی ناو ڕاستیدا نەبێ، ناتوانانی ببێتە ئەدەب ڕاستی شتێکی ڕووتی دوور لە مرۆڤایەتی. لە یەکێ لە وتارەکانە باز لەوەکەی کە من بەڕێزت کە لە سەفەرێکی بێکۆتاییایی لە ناو دەقا ئەو کاتێک کە دەڕەخنێنی یان ڕەخنە دەگری لە سەفەرێکی بێکۆتایی لە بەرامبەر دۆزینەوەی جۆرێک لە حەقیقەتە لە ناو دەقا
من ئەمە ببەسم بەوە ئەمە جۆرێک لە پارادۆکس دروست ناکە لەگەڵ ئەوەی کە ئێمە هەمیشە لە ناو دەقی ئەدەبیان مانای بەردەوام جیاوازمانەیە ینی مانایەکمانەیە سیرکە ناجوڵێ و ئەگیرێ و لە بەرامبەرای بەڕێستان باس لە جۆرێک لە حقیقە دەکەن ئەمە ئەبێ بە حقیقەتێکی ڕەهایە حقیقەتێکی ڕێژەیی و لەگەڵ ئەوەی کە مانا بەردەوام دووبارە ئەبێتەوە ئەمە پارادۆکس دروست ناکات زۆر جوانەوە کتوم بدەوەیە کە ئەم بە شێوش کە دەیڵێم ینی واتە تێگەیشتنێکی زۆر نوێیە پۆست مۆدێرنە بۆ معنایی لەبارەی تێگەیشتن لە دەق و تێگەیشتن لە ڕەخنەش بەبەستم لەوەی کە ڕەخنا پرۆسەیەکی بەردەوام و هەمیشەیە لە گەڕان بەناو دەقدا بۆ هەقەتێک بدۆزێتەوە کە دەڵێن پرۆسەیەکی بەردەوامە لە ناو ینی بەردەوامە کە دەگەڕێ لە ناو دەقدا بۆ هەقەت بجێتەوە ئەوەیە کە ئەو حقیقەتە نەسەرەتای هەیە نەکۆتایی هەیە ئەنی واتە ڕەخنەگەر ئیشەوەی نییە لە ناو دەقدا حقیقەتێک بدۆستەوە کە بڵێ ئەوە دو حقیقەتە ئەن کۆتا حقیقەتە دوایش ئەوە ئەو دەقا تەنها خاوەنی هەلگری ئەو ڕەهایە ینی کە ئەو حقیقەتە ڕەهایە و کەسی تر بۆی نییە لە دوای حقیقەتی کە بگەڕێن لە ناو دەقەیدا چونکە لە پاڵەوەدا ڕەخنەگەر لە ناو دەقدا دەبێت لە ناو کۆنتێکسی سیاقی دەقدا قسەش بکە ینی بۆی ئەو حقیقەتە لە بەیارمەتی لە سیاقی دەق دەتوانێت ئەو حقیقەتە بدۆزێتەوە ینی ئەوەژەوەیە کە ئەو دەقا ینی واتە شاراوەیەکی گۆڕاوە دەق شاراوەیەکی گۆڕاوە لەناو ئەو شاراوە گۆڕاوەدا حقیقەتەکەی یان هەڵگرتووە زۆر باشە ئوستاز ئەم دۆخی کە تۆ باسیەکەی بەڕێسان کە بڵی شارەوەیکی گۆڕاوە ئەم جوڵەیە کە باس لەوە کرد ڕێگەمان بۆ دروست ناکات کە زۆرێک خەڵک بێت بگەڕێ بە دوای شارەوە گۆڕاوەکانە و جۆرێک لە دۆخی سۆفیسایی یا سەفسەتەی دروست بێ هەموو کەس بتوانێت قسەی هەبێت لە سەرداق و لێرە ئێمە ڕەخنەگرەکان لە ناڕەخنەگرەکان گیان بۆمان گیان نەکرێنەوە ینی جۆرێک لە هەموو شت وتن دروست ببێت بڵێ ئەوە هەڵبەت ڕاستە لە لایەکی ینی بەتایبەتی لە دوای ڕەخنە ئێمەدا شتە زۆر باوە مەبەستم لەو هەشاراوە گۆڕدراوە جوولاوە هەمیشەیە ئەوەیە کە ئەوە نییە کە مەسەرەن ڕەخنەگر ئەم کە باسیەوەی دەکەم ڕەخنەگەر ئەرکێکی ئەخلاقی پەروەردەشی هەیە مەبەستم لەوەیدا نییە کە ناویتە ڕەخنەگر بێ بەکەیف خۆی بفەلسەفێنی یعنی بسەفسەتێنی لە ناو دەقدا بەڵکو بەبەستم لەوەیدا ئەوەیە کە لەگەر دەق قسە بکە واتە ئەگەر بێت و کەنجی دەبتە سەفسەتە ئەو کاتێک کە ڕەخنەگەر هات بە کۆمەڵە زانیاری خۆیەوە پێشوەخت ینی قال بەچی دانایە کە ئەو پێ وایە لەو حقیقەتە گەڕێ و بەو تێگەیشتنەی خۆی ناو لەو حقیقەتە بنێکە لە ناو ئەو دەقەیدایە بەڵام بەڵکو پێچوانەوە ئەوەیە کە ڕەخنەگەر وەکو کارێکی ئەخلاقی دەبێ لە ناو کەرەسەکانی دەقدا ئەو حقیقەتە بدۆزێتەوە ئەو شاراوە گۆڕاوە بدۆستەوە کە چۆن بەردەوام لە گۆڕاندایە تاوان ئەو حقیقەتەیەم باسی دەکەم خەرمانەیەکی زۆر پیرۆزی هەیە و پەیامێکی مرۆڤانەی وە گوتم ئەخلاقی پەروەردەیی هەیە واتە بۆ ئەوە نییە کە تەنها قسەی لەسەر بکرێ بۆ ئەوەی نییە مەسەر ڕەخنەگر بڵێ من پاڵەوانم ئەو حقیقەتەم دۆزیەوە لە ناو دەقەیدا و تەواو پرۆسەی ئەو گۆڕا ئەو شاراوە جوولاوە گۆڕاوەی بەردەوام ڕاگرت ئوستاز ئەمە چۆن لێک بینەوە ئەوە دەقە خۆی ڕەخنەگر ڕاکێشێ یا ڕەخنەگرە خۆی دەقەکە ئەدۆزێتەوە بە تەجوبەی ئیشکردنی خۆت ئەمە چۆن هەڵەسەنگێنی ینی شعرەکەی خۆت بانگ دەکە شعرەکە خۆی بانگ دەکە یا با بڵێ نووسینەکە چیرۆکە خۆی بانگ دەکە یان خۆت شتێکی پێی و ڕوبەڕووی چیرۆکەکە یەکەیتەوە بڵێن دەقەکە یەکەیتەوە ئەوەندەی من تێبگەم هەڵبەتە من خۆ دەزانی ئەنیمی تۆ دوو شێواز و زۆرە لەوارەی ڕەخنەگرتن و پەیوەندی دەق ئەو پەیوەندە عاشقە و ماشقەی لە بینی دەق و لە بینی ڕەخنەگردا هەیە بەڵام ڕاستیەکەی ئەو تۆ دەزانی ینی مەسەلەن دەق پێش ڕەخنەگرد هەبووە ینی دەقی ئەدەبی پێش ڕەخنە و ڕەخنەشتەی نوێیە ئەوی ڕاستی بێ ئەو پەرژیانی مەسەن ئەرستۆ ئەفلاتۆن و هەندێک سەفستای ئەو سۆفیستەکان ینی ڕەخنانی لە سادە بووە بەڵام مەسەلەن کاتێک کە هومۆرۆز کاتێک کە گلگامش وەنیە کاتێک 1970 بووە ڕەخنەگر نەبووە بۆیە ئەوەی کە با بڵێن سەرنج ڕادەکێشەیە دەقا ئەوە دەق خۆیەتی هەر بۆیشە ینی کارێکی ئەخلاقی و ینی بەرپرسیاری ڕەخنەگرە کە گوێ لە دەق ڕابگری ئەم باسیەوەم کرد کە ئێستا دەبێ ئێمە گوێ لە دەق ڕابگری هەر کەس بێمە بزانین ئەو دەقە چ بێ ئێمە دەڵێ باشە هەموو کەس دەنگی دەقە بیستێ یان تەنها ڕەخنەگرەکان نتوانێت ئەو دەنگە بویستن ئەوەی ڕاستی بێ مەسەلەنەوە گوتمانەگەر بێت و تەماشای ئەوەی بکەین کە
ڕەخنەگر بەو مانایی کە پسپۆڕێکی هەیە ینی پسپۆڕێکی تایبەتی هەیە لە چی لەو ناسینی تایبەتمەندی دەق زانیاری هەیە کە دەق لە چی پێک دێ خوێندوێتی زانیاری کۆکردیتەوە لە من و لە تۆ زیاتری بابێن نە خەڵکی دیکە زیاتر ئەوە دەکڵێ بڵێن با بڵێن ئەوە پیشەییە ڕخنەیەک پیشەیە بەڵام ئەوەی کە من دەمەوێت لەو سەردەمەی تێبگەم یانی وەکو ینی تێگەیشتنم هەیە ئەوەیە کە چیتر بۆ مانایی پەیوەندی دەق و ڕخنەگر تەنها نەبەسرایتەوە بە کەسێکی تایبەت و یان توێژش تایبەت کە ناوی ڕخنەگرە بەڵکو تەنها ئێستادان خوێنەرشی زۆر ئاسایی ئەمە دەتوانین مەسەڵەن کەسێکی زۆر نەخوێندەواریژەوەی لە مێژووی مرۆڤایەتی ئێمەدا دەبینیم مەسەڵەن کەسێک گوێ لە گۆرانێک دەگری کەسێک گوێ شعرێکی بۆ دەخوێنیەوە کە هیچ پەیوەندی بە شعر و ئەدەبیات نییە بەڵام لە خۆیەوە شتێکی بەبیر دێتەوە تەمەتۆ پێ دەکات چێژ وەردەگری دەگریە شاد دەبێ بیرۆی دێتکات هەم کەس ڕەخنەگرە ڕاست ئەم تەسەوری تۆ نزیکە مەکاتەوە لەو تەسەورەی ماورێز بلانشۆت کە دەربارەی وە قسەکە بە جۆرە لە جۆرەکان دەق خۆی قسەکە و ئێمە لێرە وەسیتێکمان پێویستە بە ناوی ڕەخنەگرەوە ئەمە چۆن لێک بینەوە نازم ئەو جۆرە هەر لە هاوڕایە چییە ئەو لە مەبەستی بلانشۆی ڕێگەوەیە کا من هەڵۆدەم ینی هەوڵمدا ینی باسی بکەم ئێستاوە ینی واتە ئەوەیە کە ئێمە کە ئەو وێنایە لەسەر ڕەخنەگرمان هەیە ینی واتە ئەو شتزانە ئەو هەموو شتێک دەزانێ ینی هەڵگیری هەموو خەتەکانە واتە ئەوەی کە ئەمە بۆی لە دەق تێ بگەین تەنها دەتوانین خۆمان بەستایتەوە ینی وا فێرکران وا ڕاهێنراین کە تەنها خۆمان بەستایتەوە بۆی کە ئەو ڕەخنەگرێ دەتوانی نهێنی و پەیام و واتەی ئەم دەقەمان بۆ جۆرێک لە دیکتاتۆریەتمان پێیاوە دیکتاتۆر ینی نوێنەرایەتی و ڕەوایەتی دەمڕاستیمان داوێتی ئەوەی کە بلانشۆ مەبەستێتی ئەوەیە کە چیتر ئێمە پێویستمان بەو ڕەخنەگرە نییە بەڵکو پێویستمان بەوەیە ئێمە گوێ لە دەق ڕابگرین وەکو خوێنەر بۆ ئەوەی بتوانین لەگەر ئەو دەقە گفتوگۆ بکەین و وە مانای بێنێ و لەوەی زیاتر ڕاستیەکەی ئەو واتە ینی مەسەن گەڕان بە دوای واتە ئیشکال دروست دەکات کێشە دروست دەکات بەڵکو ئەوەیە چونکە واتە چێ دروستی دەکات لە ناو دەقەی چی دروستی دەکات ڕاستیەکەی ئاخێوەرە یعنی داستان بێژە لە ناو ئەو دەقەیانی مەسەن بۆ تۆ تەماشاکەی بمنێن لە مەموزینی خانی مەسەن مەم قسە دەکاوە نییە ئەو قسە دەکا ئەوانە قسە دەکەن بزانین ئەوانە باسی چی دەکەن ینی کەواتە مەسەن کۆمەڵە واتە هەیە ناو دەقەیدا کۆمەڵە ینی بە هۆکاری ئەو داستان بێژانەوە بۆیە ئێمە لەوەش ڕزگار دەبین کە با بڵێن ئەوەی کە ئەو داڕاستیمان دایتە ڕەخنەگر بۆی واتامان بۆ بدۆزێتەوە ئیتر لەو کات ئەوەوە لەو ڕوانگەیەوە ئێمە دەتوانین خوێنەری ئاسایی هەموو خوێنەرێک بتوانێت لە ڕێگای ئاخێوەرەکانەوە مانا و ڕاستی جیاواز ژیان کە بزانین ئەو ئاخێوەرانە چۆن ینی ئەو ینی دەقی ئەدەبی ژیان دەکەن لە ڕێم ژیان بەردەست دەکەن لە ڕێم تەسەورەوە بەرچەمکی ئازادیەکەوم ینی مرۆڤ خۆی ئازادە لەوەی چ مانایەک لە چه دەقێکدا ئەتاشێ پەیوەندی ڕەخنە و ئازادی ینی ئەمە توانین ئەو کاتێک کە بەردەقێکەکەوین یەک ڕاست ئازادوین بۆی دەقەکەش خۆی ئازاد بێ خۆمان بۆ بکاتەوە ڕێک وایە ینی کاتێک کە ئێمە وتمان وازمان لەو دەم ڕاستە هێنا کە خوایە هەموو شتێک دەزانین لەبارەی دەقەوە ئەو کاتە ئێمە ئازاد دەبین ئەو کات دەقیش ئازادە ئەنی واتەمە چیتر مەسەنکەوەیە وەکو دکتۆرێکە دێ جۆرێک لە کرانەوە جۆرە لە کرانەوە دروست دەبێ ئیتر ئەمە زیاتر جێمان لە دەنجی ئاخێوەرەکان دەبێ و هاو کاتیش ئێمە لە ڕێگای و ئاخێرەوە زیاتر بەرچاو ڕوونتاتران ڕووناکتر ڕاستیەکەی هەمومان ئازادانەتر و دەقیش ئازادانەتر یعنی ئازادانە ئەو ڕاستیەمان باشە ئەتوانم دەنگی ئاخێوەرەکانی ناو بنێم دەنگی ناوەوەی دەق ئەوە دەقەکە خۆی قسەکەمە بەس لەوەیە ڕێگوۆیە زۆر باشە وستاز چیەتی داق یان چۆنەتی داق لە دەقا چی بخوێنینەوە باشە یان چۆنی بخوێنینەوە بە جۆرێ لە جۆرەکان ئەگەر بۆ سەردەمی ئەوسا و سەردەمی فەلسەفە بگەڕێنەوە هەمیشە پرسیارەکان لە ڕێگەی چیەوە کراون و ئەوەی کە گرنگمە چیەتی ئەدەب بە جۆرێ لە جۆرەکان گەروی بەسینەوە بە ئەدەبەوە بەڵام لە سەردەمی نوای هەستەکەی بەهۆی زۆربوونی با بڵێن تەکنۆلۆژیا و دنیای میکانیکی و ئامێری و شتانەوە زیاتر چۆنەتی باوە لە ئێستا باشە پێ دوایە چیەتی دەغیا چۆنەتی دەغیا هەردووکیان بەیەکەوە ئەوەی راستی بی لە ئێستادا ینی ئەم بەڕای منەوەیە کە ئەو چۆنیەتەکەی دەیڵێ ینی چۆن باسی ئەو ڕاستی دەکات چۆن باسی ژیان دەکات ئەوە گرنگە بەڵام چی دەڵێ ینی چیەتەکەی چی جەوهەرەکەی چییە
ئەو ڕاستەکەی ینی ئەمە لە دەقمان دوورە خاتەوە بۆی ئەوەیە کە ئەمە بزانین مەسەن ئەو دقا چۆنیتێکی چۆنە ینی ئەو ئاخێوەرانە چۆن باسی ئەو ڕاستیان دەکەن چۆن بە ژیانمان بۆ دەجێڕنەوە واتە ئەگەر بێت و سیەتیبی ئەو کاتە ئێمە مەشغول دەبین بەچی بەوەی کە زۆر چۆنیەتی ڕەوانبێژیتی دەق نووسەر کە ئەو دقی چۆن نووسە ئەنی واتە زۆر بڵێیی بەڵام ئەوەیە کە ئەمە کە دەرن چۆنیەتی ئەگەرمە بەستمەوە بیانی واتە ئەو دقا چۆن ژیانمان بۆ ینی بەچ ناوەڕۆکی کوالیتێتێکەوە جۆرێکەوە ئەو ژیانەمان بۆ ئەو ڕاشە ئەگەر بە شێوازێکی زۆر جوان بە چۆنیەتێکی زۆر جوان شتێکی خراپی پێوتین لەم دۆخەیە چی ینی ئەو دقەنەوەین دقێکی باڵا هێشتا لەو دۆخەشە دیسان هەرەماشتا ینی ئەو کاتە ئەمە هەر چۆنیەتەکەیە لە بەرۆ بزانین چۆنیەتی ئەو خراپەیە چیە ینی مەسان ئەمە سەرنجمان بۆ نابی بزانین چەند جوان گوتیتی ئەو خراپە بەڵکو ئەوەی بزانین ناوەڕۆژ و پەیام و با بڵێن ڕاستی ئەو باشە لە ڕێگەی پرسیاری چۆنەوە وەڵامی پرسیاری چی ئەدرێتەوە ینی هەیان هەسەکەی دوو دنیای زۆر جیاوازن ئوستاز ئەوەیەنی پێکەوە بەستراینەوە ئاڵ و گۆڕانی مەسان چۆن دەیڵێ چی دەڵێ وانە ئەو کات چۆن چیەک دەڵێ چۆن چی دەڵێ مەسان ئەو کەسا ینی با بڵێن ڕەخنە یاخود دەق بەخۆی مەسان ڕەخنە بۆ منە دەیەوێت چۆن دەیڵێ ینی دەیەوێت چی بڵێ واقع هەمان شتا ئەو دقا ینی چۆن ئەو ڕاستیە وتمان ئەو پەیامە ئەو ڕاستی پەیامەی ژیان دەڵێ واوکاتیش چی دەڵێ زۆر باشە وساستەنە لە دنیای سەقافی ئێمە ئێستا بە جۆرە لە جۆرەکان هێشتا ئەو جیاکاریە یان ئەو پۆلێنکردنە یان ئەو جیاکردنەوەیە ماوە ڕخنەی دروستکرد و ڕخنەی ڕوخێنەر هەتا لە قۆناغەکانی خوێندنی شامە هەیە و بە جۆرە لە جۆرەکان چۆتە ناو پرۆگرامەکانی پەروەردەوە پێمان وایە ئێشتا ئیشی ڕخنەگر ئەوەیە کە بڕوخێنەیە دروست بکە یان ئەرکی تری هەیە ڕاستەوە کتومەدا ئەوە کێشێکی زۆرە ئێستا لەو تێگەیشتنی ئێمە سەربارەت بەڕەخێنانی ئەوەی ڕاستی بێ لە ڕووی هزریەوە ینی شتێک نییە بە ناوی ڕخنەی ڕوخێنەر و ڕخنەی ئەنی هەر لە ئەگەر مەسەن ئەمە هەموو زانیاریمان لە دەرەوە ڕاهی نابێ ئەی لە ناو بواری ڕخنەدا شتێک نییە بە ناوی ڕخنەی ڕوخێنەر و ڕخنەی ینی دروست کرد ساز کرد یان بۆ شێوەی بەڵکو ئەوە ینی پێناسەیەکی ینی گواستنەوەی پێناسەیەکی زۆر چوارچەودار و لە قالبدراوی وشەی تەنها وشەکەیە ینی فەرهەنگیە مثلا کریتی کە ئەوەت یانی مەسەن لە عارەبیەوە زیاتریشی نادرێت ینی کونکردن و نازان و عیب لێگرتن و تەرجومەکردنەکەیەتی گواستنەوەکەیەتی بەڵام ڕخنەیس پەیوەندی بەوەی نییە چکۆم پێشتر گوتمان یانی ڕخنە پرۆسێکی بەردەوامە کەواتە ئەو بەردەوامیە ئەگەر تەنها ڕخنەی بریتیبی لەوەی کە شتێکمان ینی با بڵێن ئەو نووسەرە ئەو دەقە بڕوخێنێ کە چی گوتیە چۆنی گوتووە ئەو کاتە زۆر ئاسانە زۆر باشە وستاز بە لە ناو نووسینەکانی تۆیا بەگشتی سەرنجی ئەوم داوە باسێ لە چەمکێک کردووە چەمکی ڕەخنەگری شاعر باشە ئەمەوێ ئەوەم بە پوختی بۆ ڕوون ببێتەوە مەبەستە لەو ڕەخنەگرانەیە کە خۆیان شاعرن یا ئەو ڕەخنەگرانی کە شاعرانە ئەدوێن بە جۆرە لە جۆرەکان زمانی وەسفیانەیە بەس وەڵامی پرسیارەکە وەرەگرم بۆ دوای ئەم ناوبڕە و دەست پێ یەکەینەوە بینەرانی عزیز ناوبڕێک وەرەگرم و ئێمە بینرانی خۆشەوی سڵاوتان لێبێ و هاتمەوەلاتان وساز لە پێش ناوبڕەکەەوە باسم لە ڕەخنەگری شاعیر کرد کە زۆر بەکارێ هێناوە لە نووسینەکانی بەڕێستا ڕەخنەگری شاعیر ئەوەیە کە خۆی شاعرە وەکو بەڕێز دێتکە ڕەخنەگریشی و شاعریشیت یامە بەس لەو جۆرە ڕەخنەگرانەیە کە دیدێکی شاعرانەیانەیە ینی زمانی ڕەخنەکردنیان جۆرێک لە زمانێکی وەسفی پێ هەڵدانە ئەوە لەمە بەستم لەوەی ئەوەیدا ئەوەیە کە لەوان زۆر تایبەتە بە کوردی یانی تۆزێک مەسەرەن کللتوریە و مۆزوع کللتوری چ کوردیە لەلایەکەوە من لە ئەمنواتێ دەگەم کە ینی لە کوردیدا لە بواری کوردیدا بەهۆ غیابی ئەو ئامادەی بزاوی هزری ڕەخنەی لەلای ئێمەدا و ئەو کاتیش ڕاستێک کەم تەرخەمی و یان قەیرانی ئەکادیمیە ئەگەر بەمانای مۆدرنەکەی کە چکۆ ڕەخنەگر گوتمانیانی پاشخانەشی ئەکادیمی معریفی هەیە ئەوەیە کە دەرێم شاعیر ینی نارێم ڕۆمان نووس مەسەن نارێم تیرۆک نووس چونکە ڕاستەکەی لە کۆن و لە نوێژدا هەتاکو ئێستاش دەتوانین بڵێن ئەوەی کە پسفۆڕی ئەو بوارانە بووە یان ڕۆڕوودی هەموو شتێکی جێڕاوە هەم نووسەر هەم داهێنان هەمیش ڕەخنە شاعیرەکان بوون هەتا ئێستا ژوایە
ئەگەر شاعیرەکانیش نەبوو بن بە ناوی شعر نووس بێ ینی مەسەن دیوانەیە ئیشی بە شعر نووسە بەڵام بەڵکو بە زمانێکی شعری قسەی کرد باشە مە گرفتەکە لەکوێوە گرێکەوە ئەوەی کە مەبەستم لێردا ئەوەیە ڕەخنەگەر گوتمانیانە لە قسەکانی پێشودا بیری خۆمان بینەوە باشەوەم کرد دەبێ بە دوای دۆزینەوەی پەیبردن بەو ڕاستی حقەتەیە کە ناو دەقدا هەیە باشە بەڵام شاعیر ینی شاعیر ئەو ئەرکەی نییە ینی شاعیر ئەوەی نییە بێ حقیقەت بدۆزێتەوە چونکە ڕەخنەگر پێویستی بەوەیە لە ڕوانگەیەکی معریفیەوە چۆنیەتی کوالیتیت و کەرەسەکانی ئەو ڕاستیەی لە ناو دەقیدا هەیە پیشان مامدەشی کاتەوە بیکاتەوە وانە بەڵام شاعیر ئەو دەقە هەستە چی دەڵێ یعنی تو مەسەلەن کارەسەکانی کەلوپەلەکانی وانە هونەرەکەی گەمەکەی مەکرەکەی بەو شێوەی نالە ئەمە ناتوانین بزانین کەرەسەی ئەوە قەتە لە چ پێکاتوە بۆ هیچ ڕەخنەگرەوەیە لەلایەکەوە ئەوەیە مەبەستمەوەیە کەواتە ئەگەر بێت و ئەوە لایەکەوە کە ئەمە شاعیرەکانمان ڕەخنەگرن لەلایەکی دیکەشەوە کە شاعیرەکانمان ڕەخنەگرن بۆیە شاعیر خاوەنی کاتێکە دەق دەخوێنتەوە لە ڕێگایکی ڕاستی هەستە چی دەق دەخوێنتەوە چ خۆی باشە ناگا بە حقیقەتەکە زۆر باشە وساز بەشێکی ئەوەی کە باس کراوە لە دنیای ئەکادمی ئێمەشە کە سەرەتاکانی ڕخنە بۆ لای شاعیرەکانە گێڕنەوە باشە بەم تەسەوری تۆ بێ و ناونێنێن ڕەخنەگرتن یان ئەو ناونێنێن قۆناغی ڕەخنە باشە لەسەر ڕەخنەگرتن لە ڕێگەی زمانی شاعرانەوە مثلا حاجی قادری کۆی ئەحمەدی خانی زۆرێک لەوانە باشە ئەوە ئەتوانین لە ناو ڕەخنەیە جێ بکەینەوە یان هۆشیارەکان بای ئەوەندە بۆ بە زمانی شعر قسە نەکەن ئەوە دەتوانین بڵێن وەکو لە پەیوەندی فەلسفە و پەیوەندی شعردا بە دیاریکراویش مەسەڵەن لە پەیوەندی بە کورددا ئەگە تەمەشا بکە ئەو شاعرانەی کە ڕەخنەگرن ینی بەو مەهنایە یان عازیقاتی بازەکەی دەبینی مەسەن زمانی شعری زۆر زمانێکی ڕاستیەکەی شعری نییە وانە زمانێکی ڕاستە و خۆیە ئەمە هەموو شتەکان دەناسینەوە وەلا ڕۆژاواشدا مەسەلەن ئابرێن لە پێش یۆنان ینی تو دەمەشاکە مەسەن ئەلیادە و دیسا و یان گلگام شۆشتانە بە جۆر لە جۆرەکان زۆر میتافۆری ینی باسی ڕەخنە دەکەن وانە باسی شەڕ و تراژیدیا و مەسەلەن قەدەری مرۆڤەکان بە کورتی ینی ئەوەی مرۆڤ چۆن ئەمە بەنسبەت هەندرێنەوە چۆنە ئەو دۆخە وەندەی من ئاگام لێبێ هێزە ڕەخنەیەکە بە جۆرە ژەکان باگراوندێکی فکریتیایە باشە هەندرێنی ناو دەقەکان چۆن پارێزگاری لەو دۆخە ئەکات من ئەگەر بەڕای من بیانی مەسان شاعیر هیچ پەیوەندی بە ڕەخنەگر نییە لە ئێستا دەمی ئێستادا ئێمە مەسەن ئەوە ئەوی بۆی گوتم پەیوەندی فەلسفە و شعر یعنی دەتوانین ئەمە ئەو ئەزمونە لە کلاسیکدا لە کۆندا پێش بوونی ڕەخنە هەبوو بێ وەکو چرپاندنی ڕەخنە گوێ لێ بگرین ینی بیبیستین ئەنی واتە شتی لێ فێربین ئەوە بۆ سەردەمی ئەو سا ڕاست بوو بۆ ئێستا بۆ ئێستا چۆن ئێستاواتە ئەمە ئەوانە بخوێنینەوە وا تێ بگەین کە بزانین مەسەن ئەو شاعران چۆن ڕەخنەیان دێ بە شعر باشە کەواتە لە ئێستا کە تۆڵی پەیوەندی بەیەکەوە نییە ئەتەوێ بڵێ هەندرێنی دنیای تێکست و هەندرێنی دنیای ڕەخنە جیاوازن زۆر جیاواز ینی من بەخۆم هەوڵەدەم نازانم ینی کو پیشێکی زۆر تایبەتەوە منە برێ خۆم بە ڕەخنەگەریانە بزانم من ڕەنگە زیاتر ئەوەندەی وابزانم بە هۆکاری ئەزمموی ژیان و خوێندن نوشتانە ئەوەندە کللتوری هزریە توانم بڵێم بیەکەمەوە ئەوەندە ئەتان لە شعریشم هەروامە زۆر باشە پەیوەندی ئستاتیکا چەمکی جوانی ناسی بە ڕەخنەوە وەگەوەی لە دنیاکەدا کارە کردووە چ وەک پرۆسی خوێندن چۆک پرۆسی وانەوتنەوەش لە زانکۆیە باشە ڕەخنە چەمکێکی ئستاتیکە یا بریندارکەرە ئەم پەیوەندی چۆن بدۆزینەوە ئستاتیکا و ڕەخنە وە گوتم یانێت ڕەخنە چەمکێکی ئستێتیکیە نا ئەوەی ترکە باس کرد چونکە من لە پێشتر باسم کردیان ڕەخنە پەیوەندیش ئەخلاقی ئستێتیکا ئەخلاقە منە بۆی مەسەن ئەمە بەرپرسیارین کاتێک کە لەبارەی دەقێکەوە قسە دەکەین کە ئەو دەقا دەگە دەق قسە دەکەین بۆی وتمان ئاخێوەرەکان یعنی چوارچێوەی جیهانی ئەو دەقا چۆنی ئەو ژیانە بۆ مەدەجێڕێتەوە ئەو ڕەخنەگریش کەواتە دەبێ لە ڕێگای وردەکاریەکانە گوتم سیاقی دەق
يعني مثلا گەمەی زمانیە جوانیە وێناندنە مەتافۆڕە ئیدیۆمە هەتا دوای زمان لەناو زمان مادام ڕخنە پرۆسەیەکی ئەخلاقیە حتممە نەبێت ڕخنەگریش کەسێکی ئەخلاقی بێ زۆر باشە ئەکرێ کەسێک لە ڕووی ئەخلاقیە بە نیشانەی پرسیاری لەسەر بێ بەڵام پرۆسیەکی ڕخنەی جوان بکە یان پرۆسیەکی ڕختنی بەجددی بکە یان با بڵێن ئەخلاقی نەبێ بەس ڕخنەگرێکی باش بێ ئەکرێشتی وا ڕوەدات من زۆرە بڕوان بە شتانە نییە ئەنم بڕوان بە کردار و بە کردارە لەوەی بە ڕەفتارێ ئەم پێم وانە کەسێک خاوەن هەڵگری بەها و پرینسیپێکی ئەخلاقی نەبێ بتوانی کردەی ئەخلاقی بکە ئەنی پێ دوای ناتوانێت نازانم لە دنیا هەلە مێژوو بە شەریش دوام زۆر باشە وساز ئەگەر تۆزێک بپەرژێنە سەر دۆخە کوردیەکە ئەگەر بە شکڵێکی عام ئاوا سێری بکەین هەستەکەین ڕخنەی کوردی بەسەر دوو بەرەدادا بەش بووە کە زۆر جار بەرەکانی ژەکرێ دژی یەک بن باشە ئەو بەرەیەکە لە ئەکادیمیاوە سەرچاوەگرێ باشە هێزەکەی لە ئەکادیمیاوە وەرەگەرێ بەرەی دەرەوەی ئەکادیمیاش ئەوەی تێبینێکرێ و باسی ژەکرێ و جێی سەرنجیشە لای هەمومان دۆخە ئەکادیمیەکە هەمیشە دۆخێکی کۆنکرێتیە بەجۆرە لە جۆرەکان نەکرێت تیۆرێک شتێک بێت و لەگەڵ دقا لە قاڵب بدرێت ئەکرێ ڕخنەی ئەمە بکەین دوایی لە دوای پرسیارە وەڵامی پرسیارەکەەوە وەکرێ دەرەوەی ئەکادیمیاش بەوە ناوبەرین ئەکرێ ئیشی زۆر باشکرابێت لە هەردوو بوارەکە بەگشتی دەرەوەی ئەکادیمیا بە جۆرە لە جۆرەکان لە ڕووی زمانەوە لە ڕووی ئەوەکە خوێنەری تۆراندووە لە خۆی مەسافەیەکی زۆر هەیە لەوەی کە ڕخنەی دەرەوەی ئەکادیما ڕخنەی نووسەرەکان لە ڕێگەی زمانەوە لە ڕێگەی ئەو جۆرە لە چوزانم قورسکردنی زمانەوە هێزی زمانەوە خوێنی تا ڕادێک تۆراندووە ئاشتی نەکردوێتەوە کاتە هەردوو لایەن بە جۆرە لە جۆرەکان تا ڕادێک لە خوێنەر دوور کەوتونەتەوە چارەسەری ئەم گرفتە چییە یان ئایا هەر بەڕێزیشە بە کێشەی ئەزانی یان کێشە نیە کێشەی زۆر گەورەیە بە ئەمە ئەندە بچنە پشتەوە نی چۆنیت ئەوە ئەمە چکە زۆر عزم لەوەیە کە ئەو شتە چۆن هات یانی چۆنی وا دەبینرێ ئەوان ئەوەی ئەمە بزانین من ئەوەندەی ئەزمم لەزان کۆیە زۆر کەس دەرچی کەم دەرچی ئەوەی دەکا تازە هەندێک پیا بووە ئەو شێوازی ئەکادیمیای ئێمە لە ڕخنا شێوازێکی پۆزیتیڤیزمە پۆزیتیڤیزمیە ینی ئینگلیز ئەنگلوساسیسکە پۆزیتیڤیزم چییە لەوەی ینی ڕاستیەکەی بۆی گرنگ نییە چی دەڵێت و بەس گرنگی دیسپلینی ئەکادیمیەکەی بۆ گرنگە یان ئەو قالبدانە ئەوە وای کردووە تۆ ینی مەسەلەن تۆ هیچ خوێن و ڕۆح و هێسقان و گۆژ لەناو دەق لەنا ئەو ڕخنەی نەبینیەوە یان نەتوانانی تێبیگە سەر بێژیان جەزاب و سەرنجڕاکێش نەبێت کردەیەکی میکانیکی کردێکی میکانیکی و ناچاریە تۆ بەسرای توانی واتە ئەو دیسپلینە ئەکادیمیای پۆزیتیڤیزمە ڕخنەگری بەستایتەوە بەخۆی ئازاد نییە هەر بۆش ئازادیش نییە ینی بەبێ زەوق ینی بەبێ چێژ بەبێ خوێن و گۆشت بەبێ جوانی باز لە دەقدەکە بۆیە خوێنەر زۆر نەدەتوانی ئەوە ببێتە هاندان و ببێتە تێگەیشتن و تێڕوانی و جیهانبینی و بەردەوام ئەو پەیوەندیە خۆشەویستە دروستکە لەگەر دەقدا ئەوە لایەکە ئەو کاتیش ئەوەی ئەکادیمی ئێمە ئەو گوتم ینی ئەوە واش کردووە کە توێری دەسەلمێنی دەسەپێنی بەسەر دەقدا دیسان مەسەلەن ئەمە ئەوە وا دەکا مثلا من خوێنەرێکی ئاساییم یان خوێنەرێکی ئەدەبم یان خوێنەرێکی توانم یان هەر شتێکم بەسەن توێژینەوەیەکی ئەکادیمیەک دەخینمەوە بڵم بۆ باسی فێنمەلۆجی دەکا ینی باسی یا هەڵۆشانەوە گەری دەکا بۆ من گرنگ نییە ئەو دەقە هەڵۆشانەوە گەری ئەنی جارێ من مەسەن ماندیم دەکا بەوەی کە ئەم دەبەستەوە یەکسەر یعنی ئەو خواست و خۆلیا و ئامانج و خەون و پێداویستی ڕوحیە فکریە هەستیە هەیتم ژیانیە هەیتم ڕەنگە ئەمن لە ڕێگای ئەوە نتوانین بیمەوەین دەبەستێمەوە بڵی نخبەیەدا ئیشەکە بۆ نخبەیە زیاتر ئەو نخبەیە واتەوە شتێکی داچاریان پێ دەگرێم ناچاری ئەی بەنسبەت دەرەوەی ئەکادیمیاوە ئەوەی مسەقافەکانیا با بڵێن نخبەی ڕۆشنبین ئەنجامیان لە ڕخنەیە دەبێت بەڵام بەسە دەرەوەی ئەکادیمی لە دەرەوەی ئەکادیمی تەمەەن ئینسان دەبێ هەمیشە ئەوەی جەخت کاتەوە کە ئەمە بەبەستمان مەسەن تاکە کەسەکان نییە لە دەرەوەی ئەکادیمی ینی ڕخنەی کوردی ڕاستیەکەی میشە لە دەرەوەی ئەکادیمی بووە نازانم پێ بڕوام وایە یعنی واتە ئەکادیمیای کوردی سەرچاوی سەرەکی و پەروەردەی سەرەکی ڕخنەگر نەبووە ئەنی کەسێک بۆ خۆی حوسەلەی هەبووە سەلیقەی هەبووە ئێستا هەر هیچ تەبان ینی ئێستاژ ئەو کەسێکە بە خۆی خوێنەر نەبوو بێ ئەکادیمیا نایکاتە ڕخنەگر ینی تەنها نایکات توێژەرێکی باشیش ئەوە زۆر پەیوەندی زۆر بە پۆزیتیڤیزمەوە هەیە کە من ینی باسم پێکرد هەتا لە هەشتا و ئەفتاکانی سەرنج بدەی دەبینی مەسەن ئەو بەسیر کامل بەسیر
کە بەڕاستیشی زۆر گەورەی کردی بەقەت دەستگایەکیش کردیا یعنی کامل بەسیر بۆ هەموو دۆخی خۆشیەوە بەڕاستی ئەنی بەشی کوردی لە بەغدا بەرهەمی نەهینایە بەس دیارە ئەنی معریفەی زۆر فرەوانی چکە کەسێک لە ئەو کاتی لە زمانی کوردی خوێندبی یان ئەوەندە سەرچاوەوەی نەبووە بخوێنتەوە ئەجە بۆیە لە کوردیدا لە دەرەوەی ئەکادیمیادا ئێمە تاکوتەرا دەقی زۆر چاکی ئەدەبی ڕخنەویمان هەیە بەڵام بەگشتیم وەکو دیاردە باسی دەکەن وەکو دیاردە هەمان شتایی تو دەڵێ مەسەن ناویتیە لەلایەکەوە ئەو ڕەخنەگرانە شاعیرانن بەگشتی چ دەکایانی زۆر جارەوە دەستە ناو چەمک و گەمەی زمان و ئالۆزی زمان و تێکەڵ و پێڵکەکردنی توێریەکان و وەگوتیشم بە شێوەی هەستە چی باسی یعنی شاعیرانە باسی ڕخنە دەکات دەق دەکات پەیوەندی بۆیە کە میتۆدێکی دیاریکراوە میتۆدێک دەرەی بیرکردنەوەی هەستەی خۆی هەیە پێشوەخت چونکە ئەوە گوتم ینی هەماش ئەو وشیاریە ئەخلاقی نییە دەربارەی دەق ئەو مەسان وەکو چۆن کەسێک دەکرێت خوێنەرێک سەیری بکەین چکە ئەو بۆ خۆی بۆ حوسەڵە و خولیای خۆی بار هۆکارێک و هاندەرێک بی قسە لەگەڵ دەقەی دەکات بە زانیاری خۆیەوە بۆیە مەسەن ئەوە وای کردووە خوێنەر گشتی ینی ئێمە ینی ئەو دیاردەی ڕەخنە و ئەو جۆرەشتانە لە کوردی هەردوو لە ئەوە تو باس کرد خوێنەر بتۆرێنی ینی زۆر باشە ئوستاز هاوکاریکردنی زانستەکانی کرد لەگەڵ چەمکی ڕەخنەی ئەدەبیا بە جۆرە لە جۆرەکان ئەدەب تەنها لە ڕێگەی ئەدەبەوە توانین بخوێنینەوە یان مەسەن زانستەکانی وەکو کۆمەڵناسی و دەروونناسی ئەمانە ئەتوانن هاوکارێکی باش بن لە دروستبوونی ڕەخنەی ئەدەبیا وەکو ئێستا بە جۆرە جۆرەکان کرێ باوێت هەم لە کووردا هەم لە دۆخە جیهانیەکەشە تەوان لە ئەمە ئێستا دەزانین ینی لە دوای سەدەی 19ەوە ینی کە بە ڕۆمانسیزم دەست پێ دەکا و ریالیزم و وەنیە دوای ئەدەبی کۆمەڵناسی و کۆمەڵایەتی و ئێستا لە لێرە لە زانکۆکان دەخوێندرێ ینی ئەو نوێ یان سەدەی ئاڵی ناوەڕای سەدەی 19ە و لە کوردیشدا تازە وەبزانم لە دوای 2000ەکانەوە شتە زۆر دەست پێ دەکا ینی بە شێوەیەکی فرەوان ئەوە شتێکە ڕاستەکەی بەبێ تێگەیشتن ڕوودەدا لە ئێمە مەسەلەن بۆ نمونان با پێم وەکو ئەزمونە چکەوە توێری نیم قسەی دەکەم یعنی واتە ئیجتیهاداتی خۆم نییە مەسەن بەشی کوردی نازانی ڕەخنەی کۆمەڵایەتی پەیوەندی بە کۆمەڵناسی هەیە مەسەن کۆمەڵناسی نازانی ڕەخنەی کۆمەڵایەتی ویە لە ئەدەبدا ئەو پێ وای پەیوەندی بە ئەدەب نییە قوتابی خوێندکاری تەنان مامۆستایی ئەمن مەسەن شەڕ مەسەوەی بوو لەگەر مامۆستایەکی کە خۆشی بە خوێندەواری چاک دەزانی لە زانکۆی دەیگۆ کۆمەڵناسی فکرت پەیوەندی بە جوانی و شتی لەو بابەتەوە باشە پێی تەسەووری تۆ هاوکارێکی باشە بن لە ڕخنەیە بەڵێ ینی خۆی ئەمە بەستمەوەی ئێستا با بڵێن بە کورتی ئەدەب خۆی دەقی ئەدەبی بە شعر و بە ڕۆمان و بە تیڕۆژ هەلە ڕاستیدا ینی پەنارەنۆمایەکی کۆمەڵایەتیە پەنۆرامایەکی ناوی هەناوی دەرونی مرۆڤایەتیان هەر بۆ خۆی ینی پێویستی بەوەی نییە ئێمە بین توێری با بڵێن دیسپلینی ئەکاد دەروونناسی و کۆمەڵناسی بین بەسەر ئەدەبدا ئەوە شتێکی نوێیە باشە باسمان لە شوێنی زانستەکان کردەوە لە ناو ڕەخنەی ئەدەبیا و بەگشتی لە ناو ڕەخنەی ئەدەبی کوردیا باشە هەبوونی هێزرێکی کوردی خۆمانە کە تاموبوونێکی کوردی خۆمانە بدات باشە گرنگە بۆ ڕەخنەی ئەدەبی کوردی مەبەستمەوەی بڵێم تاکەی ئێمە لە ڕێگەی تیۆرەکانی ڕۆژئاوا و ئەدەبیاتی ڕۆژئاواوە ئەدەبی خۆمان بخوێنەوە ئەکرێ شتێکی لەم جۆرە دروست ببێ خوێندنەوەیکی کوردیانە بۆ دەقی کوردی یان مەحاڵە ڕوو بدات خۆ دەبێ هەبێ ینی مەحاڵ نییە ئەنە ئەوەی کە ئەرچی ڕەخنەگری یان ئەرچ خوێندەواری بە هەموو شێوەیەکە ئەو دام و دامەزراوەی ئەکادیمی و ڕۆشنبیری خوێندەواری ینی بواری خوێندن و دەق و نووس و ئەو دۆرشتانە ئەوەیە کە ئەمە ڕاستەکەی کوردیانە تەماشای ئەوە بکەین ینی کوردیانە بە مانایەوە نییە ئەمە تێبگەین کە ئەمە خۆمان دوور خەینەوە دابڕێنین و بە تەواو دژایەتی و جەنگ لەگەر با بڵێن ئەزمموی دەرێکی خۆمان بکەین بەڵام ئەو نەبوونی ئەو دیاردەیە لە کوردیدا ئەنی ئەو پەیوەندی بە کۆی بوونی کوردیەوە هەیە هەمیشە لە ڕێگای ئەنترۆپۆلۆژەکانەوە خۆمان ناسیە ینی وێناری خۆمان دەکەین وەنیە ئێستامە لە ڕێگای میتۆدە ڕەخنەیەکانەوە سەیری ڕەخنەی ئەدەبی کوردی مەسان بۆ نمونە دەقێکی کوردی زۆر جیاوازە لەوەی دەقێکی ئینگلیزیان فەڕەنسی
کە بین مەسەن بزانانی ینی مەسەن هارمۆنتیک و بەونی ڕۆمانسیزم و فۆرمالیزم و فتوریزم و فتوریزم پەیوەندی بە فاشیزمەوە هەیە باشە وساس پەیوەندی بە پێ دوایە لە نەبوونی دۆخێکی کوردی لەو جۆرەیە هێشتا ئەدەبی ئێمە بۆشایی زۆری ماوە تابی بەڵێمە تا ئێستا خۆمان ناخوێنینەوە ئەدەبی کوردی ڕاستە دەربڕی تەنانەت ئێستا بە تایبەتی دوای هاتنی ئەو زانست و خوێندەواریە فرەوانە ئەو چاولێوکەریە پێشتر باشتر بوو چونکە ئەو توێنێ ناو چوارچێوەیەکی مەسەڵەن بۆ من لە ئەدەبی کلاسی عیرفانیدا دەژیایی منێت بۆیە مەسەڵەن ئەوە پەیوەندی بەدەنی پەیوەندی بە سروشتی کوردیەوە هەیە ینی خۆی چییە بەڵام لە دوای بە تایبەتیش دیاریکرا و ئەمنێ زۆرەوە بە تراژیدیا ئابوون دەزانم دوای 2023 ینی تەواو ئەدەبی کوردی بەدەقیشەوە تەواو ئاگای لە خۆی نییە هیچ لە خۆی نادوێ هەمویان مەسەن کۆمەڵە کتێب دەخینەوە گە تەمەشا ئێستانەوەی ئێستاش بکە کۆمەڵە ماوەیەکی سوهراب بڵێ دەرەوەی خۆی بردوێتی ینی ئەوە لە دەرەوە تاڵانی کردیە بە خۆشمان ینی بارودۆخی کللتوری سیاسەتی حکومڕانی سیاست تێگەیشتن لە خۆمان وامان کرد کە ئێمە ئەو تاڵانکاریەی لە دەرەوەڕا لە ئەدەبەوە بگداتا کللتوروەتەوە بە خۆمان دەستی بۆ ئاوەڵە بکەین ینی بەشدار بینەوەیدا بەم دوایانەکە چەمکی با بڵێن خەریکە ئەم چمکەیەتە ئاراوە مەرگی ئەدەب یا مەترسیەکانی سەرەدەب خەریکە جاروبار لە ملەولەولا ئەشبیسین شتێک ڕوو ئەدا مەترسیەکانی کۆچی دوایی ڕخنەی ئەدەبی باشە خەریکە مەرگی ڕخنەی ئەدەبیش جاروبار ئەبیسین باشە و بەدیلیان بۆ ڕخنەی کولتوری و ڕخنەی ڕۆشنبیری و ڕخنەی ژینگەی و زۆرشتی لەم جۆرەیە باشە ئەو مەترسیەکی جدی و ڕاستەقینەیە هەر بەڕاز ڕخنەی ئەدەبی لە سەر مەرگایە یان شتێکە هەر گوتراوێکە و هیچی تر لە مێژە لە شوێنشتکە باسی ئەو مەرجین و سەرم کردیە مەرگی نووسەر نامەرگی ڕخنەگری ئەدەبی یا ڕخنەی ئەدەبی ئەوەش پەیوەندی هەر لەوەش زۆر باشە بۆم گرن مەسەڵەن ئەم وەکو تازە هەوڵدا باسی بکەمەوەیە ئەو جۆرە چەمکانە ئەو جۆرە هزرانە ئەو جۆرە جیهان بینی و تێگەیشتانە تێوریانە هاتا دوایی ئەو هەمیان پەیوەندیان بە سیاقی خۆدان ناوکۆی کۆبەندی بارودۆخ و ڕوودا و پرۆسێسی ڕۆژئاوا هەیە قۆناغ بە قۆناغوانە مەسەن کاتێکەوە ئەم دەرێم ئەستان باسیەوەم کردیانی ڕخنە پێویستنی ئاوا بووە مەسەن ناوچێ لە دەمێکە لە کوردستان باسەوە دەکرێت کە نووسەر مەرجی نووسەر کۆتایی هاتیە تەوان تەویلێک و تێگەیشتنێکی زۆر هەڵە و ئیقتیباسیە کوتەیشنە وەرگیراوە سیاقی خۆی تێدانە لە سیاقەکەی بۆیە ئەو کێشەیە ئەمن ئێستا باسەوەم کرد کە لە تێگەشتنی مندا مەرجی ڕخنە ئەگەر لە ڕۆژئاوا بۆیە گوتم سیاق لە ڕۆژئاوا ئەو قسەیە پەیوەندی ئەنی ئەو ڕاگەان ئەو دۆخە و قۆناغە پەیوەندی بە کۆتایی هاتنی ئایدۆلۆجیایە و کۆتایی هاتنی خۆزانە و کۆتایی مێژ و کۆتایی مرۆڤ و ئەو پرۆسەسێک کە لە دنیای هزری و کۆمەلگا و گۆڕانی کۆمەلگای مێژ و کۆمەلگای ڕۆژئاوا دەست سەری هەڵدایە و وەگەیشتە نەتیجە مەسەن پۆست مۆدێرن و مۆدێرنەوە تا دوایی ئەوە پەیوەندی زۆر بە سیاقێکی ڕاستیەکەی تایبەتی کللتور ڕۆژئاوا هەیە کە ئەوان گەشتنە و خۆناغی ئیتر مەسەڵەن چیتر پەیوەندیان چکەکە هێر ڕخنەگەریترەوە نێوە گوتمان ڕخنەگەری ئەکادیمیە خاوەن و هەڵگری توێریەکانە لە ڕێگای توێریەکانەوە سەیری دەقدەکان ئەوە ئێستا هەموو توێریەکان و هیچ لەو توێریانەش نا هاتانان دەقیش وایە وەنیا ئەوی پێدرین پۆست مۆدێرن میکسە مینیماڵە وەنیا دەق ئاوێزانیە ڕخنەش وایە ئەوجە بۆیە لە کوردی ئەو تێگەیشتنە بەو شێوە ئیقتیباسیە بەو شێوە وشیاریە تەنکە زۆر ینی وشیارێکی زۆر فرەوانی لەسەر نەبێت زۆر دەستخۆش ڕەنگە یەکەم جاربیەوە قسانە نازانم جێم لێ نەبووە لە مێدیای کوردی و ڕخنەی کوردی باسکرین زۆر گرنگە دەبێ ئەوە ینی سیستەماتیک و فرەوان باس بکرێت چونکە ئەوە زۆر ئاسان ئێمە بە هەڵەدا دەبا ئێمە تا ئێستا ئەو قۆناغانەمان نەبڕیە ینی ئێستا ئێمە ئەدەب ڕخنا قۆناغی کوردیان پێکاتێ ئەدەبی کوردی ژیانی کوردی پێویستی بەوەیە ئێمە بە شێوەیەکی دیکە لە دەرەوەی خۆبەستانەوە بەو سیاقە یەکسەر ئەمە مۆدێرمان نییە تا ئێستا بێن برێن دەقمرد ئێمە ڕخنەمانێ لە چێ ڕخنەمرد زۆر سپاس ئوستاز من لە ڕاستیە چێژێکی زۆرم لە قسەکان وەرگرت
و هەم سوودێکیشی زۆرم لێبینی دەستە خۆش بێ من بەم شێوەیە بێ کۆتایی بە بەرنامەکە بێنم ئەگەر بەڕێز سەرنجێ شتێکەوێ بڵێ شتێک نەدویست ویسوتە بێڵێ و نەتوانیوە بێڵێ هەر سەرنجە زۆر سپاس وڵای قسە زۆرە بەڵام وەکوتمە زۆرمان گۆ بامان دیمانی نەکەین زۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتن دەکەم بابەتەکەی تو بەرنامەکەی تو زۆر وا بە سوودا من بەخۆم سوودی لێ وەردەگرم ڕاشتی لێ فێرەبم هیوای سەرکەوتنان بۆ دەخۆم زۆر سپاس و دەستە خۆش بێ بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی بانیژە هاتمە کۆتاییم ئەڵلقەیەم جارەی بەرنامەی بانیژەش لەگەڵ نووسری ئازیز و خۆشەویست بەڕێز مامۆسا هەندرێن تا بەرنمەیەکی تر و کاتێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم تەندروست.